ئامانجێک بۆ خۆ دیاریکە ئامانج زانین چێ بەڕێزان ئێستا لەناو ئەم قاعەیە بڕیارە دابێت وڵات تەواوی تر ئەم پەیمانگای سلێمانی بەشداریەکە نەوەڵا بەعکسەوە عاجزمە بن پەیمانگای سلێمانی هەر لەم ئێستا لەناو ئەم قاعەیە بڕیارە دابێت کاکە لەم پەیمانگای بەشداری ناکەم بڕیار بدە یەکسەری ئامانجێک بۆ خۆ دیاریکە چکە دوایی ئینگلیزوتانی نێکست ستێپ اینجا فێرەبی ئەی قۆناغی دوایەوە چی بکەم ئەی لێرە بەشداری ناکەی خۆت ئەخوێنی ئەی خۆت ئەخوێنی مامۆستای خاسەگری یان ئەچیتە مەکتەبەکەی خۆت بۆ نمونە خولیتایە ئامانجێک بۆ خۆ دیاریکە چکە بوونی ئامانجەکە توانەکارت کۆ دەکاتەوە ئاراستە دەکات بەرەو شوێنی مەبەست یعنی من ئەم بەیانێ چوومە بۆ خەستەخانەیەک تەقریرم نووسیوە چونکە ئامانجم ئەوە بۆ سەعات 10 پیان پێش لەم هۆڵی ڕۆشنبیرێ بم من ئیتر لە 7:30 هەڵساوم هەوڵم داوە لە 8:30 تەقریرەکان لە 9:30 ئەو تەقریرانی خۆم لەو خەستەخانەیە بنووسم و هەوڵم داوە بۆنە 9:40 دقە 9:43 دقە لەم هۆڵە بم بۆ چونکە ئامانجی من بریتی بووە لە پێش سەعات 10 نەوەڵا بمزانێ بەخۆ ئەمڕۆ ئامانجم وا بۆ ئەم برادرانە ئاوا شوڵی لێڵە ماڵە نەموشتەکان باسەکەن بەس بموتایە سەعات 11 قورئان بەحەقت بۆ 10:40 دقەش ناگەشت مێرە ئەمە تەبیعەتی ئینسان وایە بە بەختیاریشەوە مادام تۆ 11 ئەدەیتە بەرچاوت 10:40 دقاکەیتە ئێرە بەڵام کە ئامانجت سەعات 10 بوو 9:40 دقە 9:50 دقا دی بۆیە کە دۆ ئامانجت 100 منەڵەم ڕەنگە لە 90-95 بدەی لە عەرز و مێشکش بە گوێرەی 90-95 بڕیارت بۆدا بەقەد 90-95 ئیهمالیەکەیت بەقەد 90-95 هەوڵەدەیت بەڵام کاتێکە تۆڵی بشکن خوایە ناجح بم الله ئەکبەر ئەو نیەتە زۆر فەرقی هەیە زۆر فەرقی هەیە لە چاو ئەوەکەی ترە یان مثلا هەر لە ئێستەوە تەلەبەیەک هێڵە وڵای دکتۆر تەسەور ناکەم بە حیاتی بە یەک ساڵە بتوانی دەرەجە بێنی کەوەش لێکدانەوەیکی هەڵێت تەنانەت متمانە بەخۆبوون و متمانە بە تواناکانت زیاد دەکات سریع با بڕۆین کۆمەڵی خاڵ سێ پرسیار بکە لە خۆت چونکە زۆر جاری سەر تەلەبە هەیە مامۆستاکان ئێمەش هەوتمان ئامانج ئەڵێ قوڕ بەسەرم قوڕی لایە لە شارە زوور بەسەر من نازانم ئامانج دانم بە سێ پرسیار یعنی ئاسانە لە ڕووی طبیەوە و لە ڕووی دەروونزانیەوە باس کراوە سێ پرسیار لە خۆت بکە ئەتوانی ئامانج دیاریکە یەک چیم ئەوێ ئەمەوێ ببم بە تاکێک خوا لە خۆم ڕازی کەم ئەمەوێ ببم بە تاکێک دایک و باوک لە خۆم ڕازی کەم ئەمەوێ ببم بە تاکێک کۆد بم لەم کوردستانە کۆد بم ژمارە بم ڕقم یعنی واد لێ بێت چەند خۆشم لەم ماوەیە سیمینارێکم بووە گەنجێ تیا کاکتۆر چی بکەین وتم وا لە خۆت بکە کە لە گوگڵا سێرچت بۆ ناوەکەی خۆت کرد شتێک بێنێ یان کۆڕێکت بێنێ یان سیمینارێک یان مەقالەیەک یان کتێبێکت یان گۆڤارێکت یان شتێکت هەبێ یان بەلانی کەم وێنەیەکت هەبێ ئەگەر تۆ 56 ساڵ لەم کوردستانە بژیت گوگڵی داما و بە ملیۆنها فایلی هەیە یەک سێرچی ناوی تۆ نێنێ یەک فایلی تۆ نێنێ کەواتە تۆ کۆد نیت کەواتە تۆ ژمارە نیت کەواتە تۆ ڕقم نیت کەواتە تۆش نەتزانیوە چیت ئەوێ جا خواب بکات لە کۆد و لە وەکوڵە لە سێرچی قیامەت شاشتەکانت بێنی کەواتە تۆ چیت ئەوێ دوو چۆن تۆ دەرەجەیەکی بەرزتەوێت چۆن بەدەستی بێنێ ئەوەش بە خۆی پرسیارێکە بەوە ئامانج دیارەکرێ کەواتە خاڵێکی تر کە گرنگ و موهیمە ئەزیزەکەم ئەویش ئەوەیە چۆن ئەو ئامانجە چۆن وەرە دانیشە لە وەرەقەیەکا بۆ خۆتی دیاریکە 95 بۆ 100 چۆن ئەویش هەر حەو دەرزەکە زەبط کەم چۆن هاوین خوێندی بێتم چۆن خولێک بەشداریم کرد بێت چۆن ئیلتیزامم مامۆستاکانەوە کرد بێت چۆن هەموو ڕۆژێ پێش وەخت بڕۆم و ئاخر کە تەلەبە بێمەوە چۆن هەوڵ بدەم وەرونم ئیشوکاری تری لاوەکی لە خۆم نەبەستم چۆن قسەم لەگەڵ دایک و باوکما کرد بێت کە یەکلایی بکەنەوە هاوینە ئیشوکار و کاسبیم پێ نەکەن و مەشغوڵم نەکەن چۆن بەجیا لەگەڵ دایکما قسە بکەم بەجیا لەگەڵ باوکما قسە بکەم چۆن باوکم ڕۆژێک جەوی هەیە شەبەکەی فولە پێی بڵم دایکشم ڕۆژێک جەوی هەیە شەبەکەی فولە ئاوا بەو تەسەلسولە بەوە ئامانج دیارەکرێ بەڵام تۆ یەکسەری و دەستەکەی بە لوشکە و بە گریان و بێتاقەتی و بە دکتۆر جان من هەتا پار و پێرار تەلەبێک من لەو مەکتەبە ئەهلی خۆم تەلەبێ کاکتۆر جان لەگەڵ ڕێزما قسەی زل و نازانم چی ومانە من تا 26 20 تا 29 من هەر کرێکاریم کردووە هەر لە دوای پیکا بۆ شوتیم فرۆشتوانە خۆ ڕاستە یاخوا دەستت خۆش بێ من دەست ماچەکەم لەشت ساغ بێ بەڵام ڕەنگە بە درێژایی و سێمانگە تۆ دووسێ وەرەقەت پاشەکەوت کرد بێ دووسێ وەرەقەت بە قەرز لە خاڵت وەرگرتایە تا شەشت تەواو کرد و دوای کرێکاری خەباتەشت بکردایە بدایەتەوە خاڵت گەلێ باشتر بوو نەک سێمانگە لە دەست چووە تا مردن تاویز نابێتەوە من لە تێری قسە ناکەم مەڵێ بابە تۆ لە تێری قساکەی ڕیبات لە من تۆی نەکەی من ئەڵێم بەدیلێک حەلێک ئەم ئامانجە چۆن بەدەست بێنم یعنی هەر پێم و دەرەوت تەلەبەیە وتم مۆبایلی چەند وڵات تۆ 320,000 پێ دەوتم دەی خێر دەنووسی 320ەکەت بفرۆشتایە ئەو 300,000 هاوین پەیدا کرد بتایە دایک و باوکت هادایەگیان ئەو مۆبایلێکی سەرکە سابوونت بکڕایەوە بەس ئۆکەیەکە 320,000ەکەت بدای بە دایک باوکت بتایە وا بزانم هاوینە ئیشم کردووە تەواو حەلت کرد بۆچی تە مۆبایل ئاخر مواسەفات وەڵا خۆ واشە و دەیتر بڵێم چی و ڕۆی و ناڕۆی نە
ئەو بۆ ئەو ڕۆی بەس بۆ تۆ نەڕۆشتووە وریابە بە قوربان ئەو چاوم و زایدەن بۆچی ئەم ئامانجەدانە ڕەنگە ڕەبتی کەی بەخواوە ڕەنگە ڕەبتی کەی بە دایک و باوکتەوە وەڵام من گەنجی وام دوانەوە منە مرتاح وتی کاکتۆر ئێمە لە عایلەیەکین بەڕاستی واستەمان نییە باوەڕ ناکەم لە هەموو حیزبەکانە بە ئیسلامی بە عەلمانیست نە سەرکردایەتیەک نە مەکتەب سیاسیەک نە نازانم چیەکمان نییە زۆر بێواستەین زۆر بێ نازانم چی جگەر لەخوا کەسمان نییە ئەوە موهیمە وەڵا ئافرم بۆ گەنجە کە تۆ واستەت نییە جگەر لەخوای گەورە کەواتە هەوڵ بدە ئەوە بیکە بە هۆکارێک بۆ ئامانج بەدەستێنانە یەکێکی تر لە کاکتۆر من ئافرەتێکم کەم تا زۆر یەک گورچی لەمەیە گەنجێکی تر لە کاکتۆر من باوکم نییە دایکشم بەڕاستی بە تەمەنە دایکم زەخت و شەکرە هەیە و هەموو مانگێک حەبەکەی دەرمانەکەی دایکم بەلانی کەم 75 بۆ 80,000 ئەمە گرنگە بۆ یەکێک تر لە دکتۆر من باوکم کەم تا زۆر ئیشی هەیە بەڵام هەموو ئەم جۆرە تەلەبەشم هەیە باوکم ئیشوکاری هەیە بەڵام هەموو مەسئولی ئیشەکان و پڕینەکان هەموو خەڵکی ترێ دەرەوەی خۆمانیە ناوە زۆر زەرورە من زوو شتێ تەواوکەم کارگێڕێک ئیدارەیە کۆمپیوتەرێ تەواوکەم هەر ئەوەنە تەواو من تەعیناتم پێویست نییە ئیداری ئیشێکی باوکم ئەگەرمە ئەستۆ ئەتوانم مەزبوطی ئێوەش گرنگە ئەوەش بۆ یەکی ترە ئامان چۆن بنووسین دکتۆر ئەمە یاڵا بینووسا لە مێشکی خۆتە من کە ناوم قوتبەدین شەمسەدین فەخرەدین نەجمەدین فەیزوڵڵا نازانم چییە دەبێت نمرەی ئەوە نەبێنم بچمە کۆلێژی ئەوە لە زانکۆی ئەوە بە ساڵی یەکەم بە خولی یەکەم ئیمزاوی خەر پاشە بینووسە وە لە وەرەقەی کا بینووسە و بیکە گیرفانە بۆی کە دەستت کرد بە گیرفان تا بڕۆی شەقلی شەپانکەی لە بازار بە خۆت بڵە شعور بتگرێ ئەگەر ویستت بخەوی بە خۆت بڵە شعور بتگرێ هەنە بێگاڵتە کە ویستت سەیری کۆمپیوتەرەکە بکەیتەوە بە خۆت بڵە شعور بتگرێ بە من بێ ئەرە وڵات تەلەبە مێ لەم شاری سلێمانی ئەوە کردوێتی بە کەڤەری کۆمپیوتەرەکەی کردوێتی بە کەڤەری مۆبایلەکەی خۆی پیشانی داوتی دکتۆر وتی اینجا کردێ گادۆ تێمەش فعلەکانی توێ وەڵاشتی عانتەکەمان فێرەکەی دکتۆر هانیوتە بەڵام فعلی خراپم نییە ڕۆڵە منشتی باشم فێر کردی کردوێتێ کەڤەری مۆبایلەکە بۆی بیری خاتەوە کردوێتە کەڤەری لاپتۆپەکەی بڤە عەتەتەتە نەچی بەم لاولایە ئەم لاولا نەکەیتەوە شتی خۆش بۆی دەبیلو ئەها سێرچێکی بۆکەیت و کوڕەکان تێگەن کەواتە وریابە ئامان بڤە لە شاشەکەیە بینووسە بە جوانی بە مەزبوطی بۆیە وریابە ئامانجی گەورە جا ئەمەگەر سیارەت هەیە ئەمەگەر لە دوکانی ئەمە لە ناو جانتاکە تا داینە وەڵا لە ناو جزدانەکەیە داینە وەڵا بیکە بە مونەبیهێک ئەمە تەلەبێکی ترم هەیە من دێڕێکی ئاتیکەیە بەس بە تایبەت بۆ ئەو نووسیمە چکۆ هەنێ جمێن و قسەشی تایە ڕەشەم لێ کردووە کردوێتی بە مونەبیهێک یعنی پیشانی دام هەموو ڕۆژێ 4 جار ئەم مونەبیە دێتە سەر مۆبایلەکەی تعبیرێکە لە منی وەرگرتووە وا نازانم چی واوە لێ بێگەر ئاوا نەخوێنی کردێتی بە مهمە بەڕاستی تۆ ئاوا بژی بەڵام ئیستا لە دوای قسەکەی من و شەحنە تا 3 ڕۆژتر هەیە و ئیتر بەتاریە زەعیفە هەتا کۆتایی ساڵ کەواتە گردرم ئازاکە با بڕۆین سەریع ئەمە جەنابتی دانیشتوویتە ئامانجەکەت خستە مێشکی خۆت زۆر مەزبوطە ئامانجێکی گەورە لە ژوورێکا بۆی دانیشەشتی گەورە ئەوەی کە بە داڵغە و بە عەقڵی ئەژداد و ئاباویشتان نەهاتوە بیکە مێشکت بەڵێ بیکە مێشکت بەڵێ وەختێک یانی کە من ئامانجێکی گەورەم خسۆتە مێشکی خۆمەوە ڕەنگە لە هەموو عایلە و عەشرەتەکەم زۆر جار من لەم بین بەرە وتومە ئەم قسەیە سواوە نەوتومە من بەختیار کەمال محەممەد نەجم سەعید سەمەد فەتاح محمود هەشت پشتی من دکتۆری تیانە هەشت پشتی من مامۆسای زانکۆی تیانە عەشایرم کاکە خۆی عیبەی تایە هەشت پشتی من تیانە بەڵام من بێ لەو جیاوازتر بم لەو خەڵکەی تر جیاوازتر بم دەبێت لەو خەڵکەی تر جیاواز بم بۆ ئامانجێکی گەورە و باشتر و چاکتر بۆ ژیان و بۆ گوزەرانی خۆم دابنێن با بڕۆین دوو ویست چییە ئیرادە چییە دکتۆر بۆ ئەمە ڕۆڵی هەیە با دوای دانانی ئامانج اینجا بێ ویست هەبێ خۆمە قسەی بەلاش نییە برادرێ بڵێ براڕۆم تەنمێ مەنویانت براڕە فشە بازن ئەڵێ وەرە دەورێک و بیناکەم بە ملیۆنەر با بەخۆ بە دەورێک و کابرا خۆی خواخوایەتی تۆ 50 دلار بدەی بۆی دەورەکەی بەشداریکە بۆ ناتکا بە ملیۆنەر تۆ بەس فێرتەکە تەرتیباتێکە قسەیەکە بۆیە کە تۆ ئامانج بە تەنها دانانی ئامانج و بڵێ بە تەمای کولەی تۆ بم نابێت ئەسڵەن دوای ماوەیەکی تر تووشی کەعبابی ئەگەر دەرەجەکەت شمولی مەحەدەکەی کەلاریش نەکا ئەگەر 50 نێنیت هەموو دەرجەکانت بۆن ونن نیوە بێ زفت بێت کاتەوەش مشکلەیە بەڵێ وەکو دکتۆرێک وەکو بواری دەنووزانی پێتەڵێم دانانی ئامانج ئەبێ ئامانجی کورتخایەن بێت بۆ ئەم هاوینە اینجا کە ئامانجی درێژخایەن و ئامانجێکش هەیە بۆ ڕەبتت کردووە بە قیامەتەوە کەواتە تۆ بێ ئامانجەکان لەسەر 3 ئاست بێت بەڵام هەوڵ بدەی ڕۆژانە تۆ ئامانجەکەی خۆت نزیکتر بیتەوە کەواتە ویست چییە بەڕێزان کێ لە ئێوە حەز دەکات نمرەی بەس بەردەست بێنێ دەست بەرزکەرەوە باش کەواتە ئەمە ویستێکم تا زۆر لە ناخی ئێمە هەیە مەگەر یەکێک عەقڵەکەی لەدەستدا بێ بڵێ حەزم لە سەرکەوتن نییە بڵێ حەزم لە پارە نییە
بڵێ حەزم لە نەجاح نییە، حەزم لە سەکسێس نییە، لە سەرکەوتن نییە، ئەمە مەگەرێکی خوا عەقڵەکەی لەدەستدا بێت. بەڵام من وەکو بەختیار یان بڵێ مەسەلەیەکێک بڵێ وەڵام من حەزم لە ئاسوودەی خێزان نییە، بەس وەکو بەختیار بە حوکمی لەو بوارەیە ئیشەکەم لە 100 تا 50-60 خەڵک ڕاست ناکات لەگەڵەمەیە. دێ لەگەڵ مناڵە کاکتۆر ئەمەوێ خێزانم ئاسوودە بێت، بەڵام نە ئیشەکەی گۆڕیوە، نە عەقڵی گۆڕیوە، نە بیرکردنەوەی گۆڕیوە، نە ئامانجی گۆڕیوە، نە ئوستوبی قسەکردنی گۆڕیوە، نە تەعاملی لەگەڵ ژنەکەیان گۆڕیوە، نە کاسبیەکەی گۆڕیوە، نە خانۆکەی گۆڕی و هەڵەستێ و دەویشی زمانی ئەوەنەش درێژاڵە منەمەوێ لەگەڵ ژنەکەمان خۆشبەختم جیانە بینەوە. 2 جار 3 جار لەگەڵا دانیشتومە گەشتۆتە تەلاق سێرەکەم هەروەکو خۆیەتی. پێم وتم کاکە تۆ ڕاست ناکەی، تۆ ویستت نییە بۆ خۆشبەختی. کاک تۆ چی وەڵڵی حەز ناکەین جیابینەوە و ئێمە چەند ساڵە پێکەوەی نەکاکە چات. یەکەم ئامانجتەوەی کە جیانە بێت، تۆ دووەم دەبێ ویستە بێت. کەواتە تەنها حەزێکی ڕواڕەتی نەبێت، تۆ دەبێ هەوڵ بدەیت، ئامادەیت. ئەمە ویست ئەمەیە بە قوربان. ویست و ئیرادە ئەمە دروست دەکات. ئەبێ ئامادە بیت لە پێناویدا زۆرترین کاتی بۆ تەرخان بکەیت. بۆیە وریا بە ئەزیزی دڵم بزانە چی دەکەیت، ئامان 100 ئامان. 2 ویست و ئیرادە بەچی لە ناوەچێت؟ هاوڕێ. ئەرە وەڵام لەناو دوای ئەم کۆڕە دیلیت دەکات، وا کانسڵ دەکا، هەموو قسەکانی من فۆرماتەکە. با بڕا وەڵا هەمووی ناوچەوانە. وەڵا ئەگەر شانست ئەبێت وەڵا وا دەرەجایەنی تەقەی نێ، وەڵا دەرەجەش بێنی تەقەی نایە و من دڵنیام، بەڵام بەخوا بە زۆر بە ناوچەوان نییە، ئەسڵی نییە. کەواتە ئەگەر هاوڕێک دەزانی هۆکارە سەیکەن لە ئێستەوە، ئەگەر هاوڕێک هۆکارە بۆ ئەوی نمرە نهێنی بیکە دەرەوە لە ژیانی خۆت. باش ئەزیزەکەم بیکە دەرەوە لە ژیانی خۆت، فرسەتە. تا ئێستا برادەرت بۆ نووری چاوت بۆ ئامۆزا پورزات بۆ خاڵزات بووە، بەڵام داوای لێبوردنەکەم بۆ 6 بە کەڵک نایە، دیلیتیکە. زۆر باشە، یانێ مە قۆناغی ئێستا فرسەتە لەم هاوینەوە، لەم ڕووی مەدەرێ، خۆی مەدەرێ، جوابی تەلەفۆنی مەدەرەوە، ئیشەڵا گوناحبار نابی، هات بۆ ماڵت بڵێ لە ماڵ ئیشەڵا گوناحبار نابی، مەچۆ بۆ ماڵی پیاسەی لەگەڵا مەکە، بازاڕی مەکە، خۆی هێوا شێژوازێنێ و چێ بەلایەکی ترە با بڕۆ بەلای خۆیان، ومێ دەکەین ئەویش باش بێت، دوعا بۆ ئەویش دەکەین، بەڵام تۆ نابێ خۆت بستوێنی بۆ خەڵکی تر، کەواتەوە وریا بە. 3 بیرکردنەوە لە 2 ساڵەی و دەوری دووەم. ئەمانە ویست و ئیرادە لە ناوە. پێرە تەلەبەیەکم تەلەفۆنی کردووە، بەس لە ئەحیان نەوەتێنێ، تەلەبەیەکی ئامادەی زانست. بەس لە ئەحیان نەوەتێنێ 10 دەرەجەی لێشکاوە. بڕیاری 2 ساڵەی داوە. ڕۆژی دوایەوە سەعات 2 دایکی تەلەفۆنی بۆ کردم، دکتۆر خێر تەگا فیلایەکەوە دەستی بۆی چی نەبردووە بۆ کوردی. بۆچی وەڵا لەبەرەوەی لە ئەحیا 10 دەرەجەم لێشکاوە تازە بڕیان. ئەوتم نەکبەت. ساڵی داهاتوو لەوە چێ ببێ بە بۆنە و نە بە شەرحیات، لەوە چێ ببێ بە نیوە، قسەیەکێ بێ بە 60 بە 40 شەرت نییە واش بێ، بەس دەبێ وریا بن لە ئێستەوە ئەتان ترسێنین. قسەیەکەیە مقۆمقۆیەکەیە، واتە 40 ببێ بە شەرحیات، 60 ببێ بە هەڵبژاردن. تۆ ئێستاکی ئەم ساڵ چانسێک هاتووەتە پێش تۆ نابێت، تۆ یەکیش ئەم ساڵ چانست هەیە، ڕەنگە ساڵی داهاتوو خراپتریش بێت. هەموو وڵاتە هەروایە، وەزیرێک دێ و بڕیارەدا، کەسێک دێ و بڕیارەدا. کاتە تۆ بێ وریابی لەم ڕۆژەیە هەتا زوو دەستت لە ئاڵقەیەک لە دەرەجەیەک لە کولەیەک لە شەهادەیەک گیر بێ باشتر و چاکترە. کورە ئەرە وەڵا دوای 2-3 ساڵی ترەوە چە بڵێن 2 ساڵ لە تۆ بۆندەسە وەرناگیری. ئەرە وەڵا دوای چەند ساڵێکی تر ڕەنگە وەکو ئێرانی لێبێ کوردی پێ